برایەکم هەیە 6 سەرخێزانن، هیچ موچەیەکی نییە، تەکسی دەکات، واتە دیارە شۆفێری تەکسیە، خانوویەکی خۆی هەیە، خۆی لە ناوی نییە، داوێتی بە کرێی ئەو خانووە دەداتە خانوویەکی تر کە لە ناوێتی، ئایا زەکاتیان پێدەشێت یان نا؟ لەبەر ئەوەی دەستی ناڕوات، تەکسیەکە ماڵی باوکم بۆیان کڕیوە، برامە ئایا زەکاتی من بۆ ئەوان دەبێ ئەگەر بیان دەمێ؟ لە وەڵامی ئەو بەڕێزەدا بۆ ئەو پرسیارە جوانە دەڵێن وەبیللهی تەوفیق بەڵێ دوو کەس لە کۆمەڵگای ئێمەدا ئێستا چەند چینەکەن لەوانەی کە خی گەورە لە سوڕەتی ئەتەوبەدا خۆی زەکاتی بۆ دیاری کردوون. ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین، فەقیر ئەو کەسەیە کە هەر هیچی نییە، یعنی بڕۆ ماڵەکەیەوە هیچ شتێکی تێدا نییە، ئەمە فەقیرە. دووەمیان ئەلمیسکین، میسکین ئەو کەسەیە کە وەکو ئەو برایی جەنابەت خانووی خۆی هەیە، جایان لە خانووەکەدا نیشتەجێیە یان داوێتی بەکرێ بەهۆی ئیش و کار و یان کەس و کاریەوە لە شوێنێکی تر لە گەڕێکێکی تر خانووی پێگرتووە، واتە هەروەکو لە ناو خانووەکەی خۆی داوابێ بێ وایە کەسێکە خانووی خۆی هەیە، ئۆتۆمبیلێک ماڵی باوکی یان کەسانێکی دەوروبەر بۆیان کڕیوە یان ئۆتۆمبیل لە تەکسیەکە هی خۆشیەتی، بەڵام بەهۆی ئەوەی کە ئیشوکاری وەکو پێویست نییە یان ئۆتۆمبیلەکەی زۆر تازە نییە، مەسرەفی زۆرە، ئەوەی پەیدای دەکات لی سەرف دەکاتەوە و دەڵی 6 سەرخێزانن، ئەوەی کە پەیدای دەکات دەستیان ناڕوە، واتە کەسابەت دەکا، ئەم کەسە دەجوڵێ ئیش دەکات دێو دەڕوا بەدوی پاروی حەڵاڵا وێڵە، بەڵام ئەوەی پەیدای دەکا لەگەڵ مەسرفی ڕۆژان و ماڵ و منداڵیدا ناگاتەوە یەکتر، مەسرفی ئۆتۆمبیلەکەی وەکو پێویست جاری وایە نەفەر و کاری دەست ناکەوێ، مەسرفی ماڵ و منداڵێکی ورد، ئەمە میسکینە، کەواتە مسکین ئەو کەسە نییە کە هەر هیچی نییە. زۆر جا بەڕێزان جاری تریش ڕوونم کردوتەوە لە وڵاتی ئێمە خەڵک وا حاڵی بووە ئەو کەسەی زەکاتی پێدەشیا ئەبێ هەرنان لە تەشتی ماڵەکەیان نەمابێ، دینارێک لە گیشفانیان نەبێ، ئەبێ خکرێکی بێت، ناوانیە. مسکینە و کەسەیە خانووی خۆشی هەیە، بژێوی ژیانی هەیە، موچەیەکی هەیە، بەڵام بەشی ناکە، هەوڵیش دەدا، چونکە زەکات بەڕێزان بە سوالکەر ناشێ، ئەو کەسەی سوال دەکات کاری بۆتە سوالکردن، دروستە خێری تری بدەیە 250,000 دینار بیدەیە لەسەر بەرماڵی مزگەوتە هاتە بە دەرگای ماڵەکەت، کەس ناومێد مەکە لە خێر، چیاڵە ویژەیەکێک لە مستحقان نییە، بەڵام ئەو کەسەی کە سوال دەکا و پیشەی سوالکردن و دەرۆزەکردنی هەیە نابێت زەکاتی بدەیتێ، زەکات بدەی بە سوالکەر و دەرۆزەکەر زەکاتەکە لەسەر لا ناچێت. زەکات بە کەسێکیش ناشیە کە لە شەرعا دەڵێ ساغا ملقەویە، بەڵام بێکار دانیشتووە، حەزی لە کارکردن نییە، حەزی لە کارکردن نییە، ساغا کەم ئەندام نییە، تەندروست باشە، ئیشوکار هەیە، بەڵام فێری ئەوە بووە لەم و لەو دەپاڕێتەوە داوای زەکات دەکە و حەزی لێ بەیانیان سەعات 9 لە خەواستێ و شەو بەدیا فەیسبوکەوە تا بەیانی دانیشە، بەڕێزان ئەمە زەکاتی پێ ناشێ. بەڵام کەسێک کە بەڕاستی حەزی لە کارکردنە وەکو ئەم برایەکە تەکسی دەیجێڕە لەشی ساغ بێ، بەڵام بەهۆی کار و کەسابەتەکەی وەکو پێویست نییە یان ماڵ و منداڵەکەی زۆرە، مەسرفی ژیانی ئەمڕۆژ قورسە، بەڵێ زەکات بەو کاکەیە و ئەمسالی ئەو دەشیە. دەڵێ برامە بەڵێ زەکات بە براکەت دەشێ و دروستە زەکاتی خۆت بدەی بە براکەت و دەشتوانی بە ئێستا ڕوونتری دەکەمەوە بە ناوی زەکاتی شەومەی دەیە بۆی بکە زەرفێکەوە بڵێ براکەم ئەمە بۆ مەسرفی جێژن هاوکارێکی برایانەیە، بڵێ ئەمە هەدیەیەکی لەم برای خۆتە وەریگرە بە شێوازێکی جوان بیدەیە، بەڵێ زەکاتەکە لەسەر لا دەچێت.